لە شانشینی مۆناکۆ و بە ئامادەبوونی مایکی کورتستاد نیوز و ژمارێکی زۆر لە ڕۆژنامە نووسە جیهانیەکان کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بۆ هەرێک لە جیانلۆجی بۆ فۆنی گۆڵپارێزی یۆڤانتۆس و ماسی میلانۆ ئەلێگری ڕاهێنەری ئەو یانە ئیتالیا ئەنجام درا. لە کۆنفرانسەکەدا بۆ فۆن بەم جۆرە لێدوانی بۆ ڕۆژنامە نووساندا. من لە یۆڤانتۆس دڵخۆشم، تا ئێستاش گرێبەستەکەم بەردەوامە و لایەنەکەم دەمێنمەوە. ئەوەی گرنگە بۆ ئێمە بردنەوەی نازناوی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپایە. ئەگەر لە مۆناکۆ ببینەوە ئەوە زۆر گەشتبین دەبم. بەڵێ من زانیاری تەواوم لەسەر کیلینیان مباپێ هەیە. ئەو یەکێکە لە یاریزانە باشەکان و لە توانای دایەکاری زۆر گەورە بکات. دەبێت هێزانەکانمان بەباشی ئاگاداری هێرشبەرانی مۆناکۆ بن، بە تایبەت یاریزانانی هێڵی بەرگری. ئێمە پلانی تایبەتمان هەیە و بۆ بردنەوەش لێرەین. ئامانجمان گەشتنی یاری کۆتایی چامپیۆنز لیگە و نابێت ئەم هەلە لەدەست خۆمان بدەین. دوا بە دوای لێدوانەکانی جیانلۆجی بۆ فۆن ماسی میلانۆ ئەلێگری ڕاهێنەری یانی یۆڤانتۆس لە کۆنفرانسەکەدا بەم جۆرە بە ڕۆژنامە نووسانی بەشداربووی ڕاگەیاند. ئێمە لەم یاریگایە لیان دەبینەوە بۆ نا یاریزانەکانم بە تاوەتی ئامادەن و ئامانجیان سەرکەوتنە. پێویستە لەسەرمان بە ئەنجامێکی شایستە لەم یاریگایە بڕێنە دەرەوە. زۆر گەشتبین دەبم بە بردنەوەمان تا لە یاریگای خۆماندا بە ئاسانی سەرکەوتن تۆمار بکەین. ئێمە بە شێوێکی زۆر باش ئامادەکاریمان کردووە. یاریزانەکانمان لە ڕووی توانای جەستەیەوە ئامادەن. پلانێکی تایبەتمان هەیە و هەوڵی سەرکەوتن دەدەین. گۆنزالۆ هێگواینێکێکە لە باشترین هێرشبەرەکان. ئەو لە بەرامبەر بارسێلۆناش ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کرد. بۆیە دەتوانێت گۆڵ لە مۆناکۆش تۆمار بکات. هێرشبەرانی مۆناکۆ ئامارێکی زۆر باشی تۆمارکردنی گۆڵیان هەیە. بۆ نمەرە ڕادمێر فالکاو شارەزایەکی زۆر باشی هەیە، بە تایبەت لە لێدانی سەردا. هەروەها بێرناردۆ سیلڤا و کیلیان مباپێش بە هەمان شێوە. بۆفۆنی گۆڵچیانەی یۆڤانتۆس جەختی کردەوە لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەدا لە توانایاندا هەیە لە مۆناکۆ بەرنەوە و بگەنە یاری کۆتایی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا. لە ئەگەری کران دەرەوەشیاندا ئەوە گرێبەستی لەگەڵ یۆڤانتۆسیە تا ساڵی 2010 بەردەوامە بێت. ماکسیمیلیانۆ ئەلێگری ڕاهێنەریانەی یۆڤانتۆس گەشتبینە بە سەرکەوتنیانەکەی و پێشی وایە ئەتوانن لە وەرزی ئەم ساڵدا یەکەم یاری لە یانەی مۆناکۆ بەرنەوە لە ناو یاریگای لویسی دووەم. داروان حاجی حامید، کورتستاد نیوز، مۆناکۆ.